بەڵێ سڵاوتان لەبێت و جەژنتان پیرۆز بێتن. ئێمە لە ناحیە قەسرین لە دەڤەری باڵەکایەتی. دیارە ناحیە قەسرە جیاواز لە شوێنەکانی تری هەرێمی کوردستان بۆ نوێژی جەژن بەشێک لە هاوڵاتیانی ناحیەکەوە ئەبینن هاتوونەتە دەرەوە بۆ ئەنجامدانی نوێژی جەژن و جەژنە پیرۆزانە ئەوەی کە ئێستا هەیە بریتیە لە تەوقە و گەردەن ئازادی و جەژنە پیرۆزەی هاوڵاتیان دوای نوێژی جەژن ئەنجام درا. ماوەستا وتاریدا دواتر دوای کۆتایی هاتنی وتاری جەژن لە ئێستادا هاوڵاتیان سەرقاڵێوان کەوا جەژنە پیرۆزانە ئاراستەی یەکتر بکەن. من بۆ زانیاری زیاتر ئەچمە لای بەڕێز مامۆستای وتاربێژ کەوا وتاریدا. ماوەستا سڵاوتان لێبێت و جەژنتان پیرۆز بێتن. جیاواز لە شوێنەکانی تری هەرێمی کوردستان ئێوە نوێژتان لە دەرەوە ئەنجامدا هۆکارەکەی چی بوو؟ وەڵا هۆکارەکەی ئەوەیە کە ئەوەی کە من بە تێگەیشتنی من دەبێت لە دەرەوە بکرێت بە جۆری ئەو فەرمودانێک کە هەنە لە قورئان و لە سونە ئەوەی هاتووە چ دەکات لەسەر بکە نوێژی جەژن چونکە پێغەمبەر یەکەم جار کردووی سەلام ئەویش هەموو نوێژەکانی لە دەرەوە کردووە تەنها یەک نوێژەی لە باران و خوڕ بردێ مزگەوتێ باقیەکەی دیکە لە 19 نوێژی 18 نوێژی لە دەرەوە کردوون لە بەخاتر ئەو ڕێبازی پێغەمبەر سەلامی خواسته بۆ زیندوکردنی ئەو ڕێبازی پێغەمبەر کە من بە پێویستی زان بەڕاستی چونکە نوێژی جەژن وهانەیە کە خەڵک چاوی دەکات زۆر گەورەیە زۆر لەو گەورەترە و حکمەتەکانیشی زۆر زیاترن وردەکاریەکانیان زۆر زیاد کە خۆی گەڵساکردن بەڵام داخی گرام کە بەڕاستی ئێمە دوورین لە وردەکاریەکانی ئەو عیبادەتە گەورە بەڕاستی لەبەر ئەو بەڕاستی وسپان کە زیندوکردنەوە هیوادارم ئینشاءالله خەڵکیش چاو لێمە بکە بێگومان خێران دەگەێتێ. خی گەورە پاداش بداتەوە. زۆر سپاس. خی گەورە پاداش مامۆستا بداتەوە بۆ وتەکانی. مامۆستا سڵاوت لێبێت و جەژنت پیرۆز بێتن. خی گەورە پیرۆز و مبارەکی کاتن. ئەگەر جەژنە پیرۆزانی خۆتان بگەێنن. جەژنە پیرۆزانە لە هەموو مسلمانان پیرۆز بی هیوادارین ببیتە مایە بەختەوەری لە هەموو مسلمانان. پیرۆزە ئینشاءالله پیرۆز بی لە هەموو مسلمانان. لەم جەژنە چیتان هەیە پەیامێکتان هەیە گەر بیگەێنن؟ پەیامی نەوەیە پەیامی برایەتی خی گەورە وە بکات کە هەموو خەڵک ببیتە برای یەکدیکە و ئاشتی بێتە جێ ئینشاءالله. زۆر سپاس دەکەین. زۆر سپاس. مامەجیان ئەگەر پیرۆزبایی خۆت بگەێنی بە پیرۆزبایی لەمە لە هەموو مسلمانان بە تایبەتی لەو کوردستانەی لە هەموو کوردستانی پیرۆزبی لە هەموو دنیای ئەوەی مسلمان لێ پیرۆزبی سەرکەوتو بوون مسلمان بەسە بێ باوەڕان داخوای گەبەرسەیانێکی ئینشاءالله هەموو دەمە سەرکەوتوە بین ئینشاءالله کوردستانش هەر ئاوەدان و هەموو دەمە ئینشاءالله خێرخوازی چاشتی ئەبیت و ئەسانی بەدینی لێپەرەوەدا بێ ئینشاءالله پیرۆزی لە هەموو لایەکی زۆر مەمنوی تووشین. پاداش دەداتەوە دووارژن پیرۆز بێتن. بەڵێ وەک ئەبینن ئەمە ئەنجامدانی مەراسیمی جەژنە لە ناحیەی قەسری دەڤەری باڵەکایەتی. مسلمانان جەژنە پیرۆزانە ئاراستەی یەکترەکەن وەک ئاماژەمان پێدا لە ناحیەی قەسرێ مسلمانان بۆ ئەنجامدانی نوێژی جەژن ڕوویان لە دەست کرد لە مزگەوتەکان نوێژی جەژنیان ئەنجام نەدا وەک زیندوکردنەوەی سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەوا لە دەرەوەی مزگەوت نوێژی جەژنیان ئەنجام داوە. بەڵام نەگەڕێمەوە لایەوە.